ئێمە هەڵوێستمان نەگۆڕە لەگەڵ ڕێککەوتنی هەولێر و بەغای بە شێوەیەک مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پارێزراو بێ، بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە بۆ ئێوەی بخەینە ڕوو بۆ ڕای گشتیشی ڕابگەێنین ئەوەیە پێویستە هەرێمی کوردستان ئەگەری دووەمیش کە ڕێگنەکەوتنە لەگەڵ بەغا حازر بێ. لە هەرێمی کوردستان دووبارە پێویستمان بەوەیە چاکسازی ڕیشەیی بکەین لە ئەگەری ڕێگنەکەوتنمان لەگەڵ بەغا شەفافیت لە داهاتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکان هەبێ و قەناعەت بە خەڵکی خۆمان بکەین کە لە چوارچێوەی ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان هەیە مافی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت موچە لە کاتی خۆیان بین، خەڵکی ئێمە حەقی خۆیەتی ماگانە لە کاتی خۆیان موچە بەدەستی بگات. بەشی دووەم، ئێوە ئەزانن کە چەند ڕۆژی پێشووتر سێ لە ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەست لە کارکێشانەوەیان ئاڕاستەی بزوتنەوەکە کردووە. بە زۆرینەی دەنجی ئەندامانی جڤاتی نیشتیمانی بڕیاردرا لە زووترین کاتە پۆستە بەتاڵەکان بەرپرسیارەتیە ڕێکخراوەیە بەتاڵەکان لە خانەی ڕاپەڕاندن و لە ئۆرگانەکانی تر پڕ بکرێنەوە، پەیوەندیدار بە ئۆرگانەکانی دیکەی بزوتنەوەی گۆڕانیش. هەموو ئەو ئۆرگانانەی کە بزوتنەوەی گۆڕان هەیەی پێویستە پابەندی استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕان بن و لە جڤاتی نیشتیمانیشە باسی ئەوە کرا لە حاڵەتی هەر ڕێو شوێنێکی ڕێکخراوەیی هەر ڕێو شوێنێکی کە بزوتنەوەکە بیات لە چوارچێوەی دەستوری ڕێکخراوەیی بزوتنەوەی گۆڕانە بێ کە چەتری کاری ڕێکخراوەیی بزوتنەوەی گۆڕانە